ناوچەی باڵەکایەتی ناوچەیەکی سارد و زستانێکی سەختی لە پێشە بەهۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیش لە باڵەکایەتی لاینی کەم 8 بەرمیل نەوتی دەوێت تا زستانەکە تێپەڕێنین بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی موچە تاخیربوونی موچەش بۆ خۆتان نەزانن موچەخۆرەکانیشمان ئەو موچەیان نییە 8 بەرمیل نەوت دابین بکەن جا داوا لە حکوومەتی هەرێم و ئیداری سۆرانەکەم ئاورێک لە خەڵکی باڵەکایەتی بدەنەوە ئەگەر ئاورێک لە خەڵکی باڵەکایەتی نەدرێتەوە ناچارە خەڵک دەست بۆ ژینگە درێژەکات و ژینگەی باڵەکایەتی ژینگەیەکی جوانە با وێرانی نەکرد خەڵک هەیەتوانێ و سوتەمەنیەی نییە ناچارە چۆمان چۆلکە لەبەرەوەی نەڵان بەرمیلێک نەوت 270,000 دینارە خەڵکەکە ناتوانێت 8 بەرمیل بەو ساعرە دابین کە ناچارە یان ئەوەتە دەبی چۆمان جێبێڵیت منتیقەکە چۆل بکە یانەوە تەپسی دارێک ببڕێت تەمەنی 6 ساڵ 7 ساڵە بێ ژینگەکە وێران بکات. ئەو ساڵ هیچ نەفتێک نەهاتە بێزگە لەوەش بەرمیلی گەتە 300,000 هەر کەسش هەر ماڵێکی لە باڵەکایەتی 8 بەرمیل هەتا 7 بەرمی 8 بەرمیلانە سوتێنی ساڵێ پێویستیان بە نەفتێکی زۆرە بۆ عنی خۆگەرمکردنەوە ئەوانە بەڵام خەڵک ئەگە ئەو نەفتەی نەسوتێنی بکەم دەرامەت و عنی دەسەڵاتی ئەوەی نییە دەبی بچی داران ببڕی داران لە شاخی لۆ ژینگەی زەرێکی زۆری هەیە ئەم ناوچەیە لەبەرەوەی شوێنێکی شاخاوی و کوێستانیە ئێرە زووت لە چاو شاران لە چاو هەولێر و ئەوانە سۆران زووتر سەرمای لێدادێ و درەنگتریش گەرم دادێت داوا لە حکوومەتی هەرێمەکەین لەبەرەوەی ئێرە شوێنێکی کوێستانیە سادە زوو سەرمادادێ نفتن زوو لۆ بنێری یعنیان لۆم بنێری و پارەکەش کەم وەرگی وە هێژنی هینایە و بێمەعاشە بێ موچەیە خەڵک فەقیرە دەسەڵاتی ئەوەی نییە و هەموو نەفتەی بکڕی